ماڵۆن لە ماڵ هێوەرێکێتی خەسووشی لێرەیە لەگەڵ ئێمە لە خەستەخانەی لای شنیارە باش نییە باش نییەنەوەڵە نانا هێشتا نەیتۆ سووتێنم نەیتۆوانە بەس لی داوەتەوە کێشەکەی ئەوە بوو باوکی وتی تر نایڵم بچێتە دەرۆ چوونە دەرەوەی بڵین ئێوارە ڕۆشتە دەرۆ تا 12 شەو یەکی شەو کەش ئەش هاتۆ شەڕ و فەرتەنیانە بوو لەسەر ئەو شتە ئەوتی من چارێکم نایڵم بچێتە دەرۆ ئیتر تەواوەرۆ بە شایەتی ئەمە هێوەرێکی لەگەڵ یاوە باوکیشی کوڕەکەش خۆی وتێتی تر ناچمە دەرۆ باشە بووم و شەڕ ناکەم و خراپ نابووم و ئاوە کێشیان هەرەوە بۆ شەڕیان بووە و ناو بەناو هەفتی جارێ شەڕیان بۆ وتێتی دایکە لێمەدا و قسەم پێڵێ و لێمەدا و ئیتر ئاوە ئێمە قوبوڵمان نەکردووە و جارێ هاتۆ بۆ 3 جار بۆ 4 جار تۆراوە و تومانە مەڕۆرۆ ئۆلێ قوبوڵ مەکە مناڵەکانی بدەرۆ و دانیشە بۆ چێڕیتۆ چەند کەڕە و تەلەفۆنم کردووە لەگەڵ خەسوویا قسەم کردووە لەگەڵ خەزوورە تۆراون کاتێککە تۆراون هاتوون دانیشتوین جاری پێش و پێمان وتووە و تێتی هیچی وانیە و کوڕەکەم خراپ نییە و باش هەبێ ئەم جارەیان و جار بەجار تێتی باشە بێت و خۆشیە بێت و تومە شنیاروازی لێبێنە و تێتی خۆشمەوێ دایکە هەتا ئەم کاتێش خۆشی ویستوە مناڵەکانێکیان 4 ساڵونی بۆ 5 ساڵە بێت یەکێکشیان 2 ساڵونی ئالۆنەوە شکاتمان لێ کردو داوام لەسەر قەید کردو و تومە من دایکی ئەو کچەم و ئەو کچە خۆی نەسووتان و ئەو سووتانوێتی و داوام ئەوەیە یاسا سەروەر بێ لەم شتە سزای تونی بدرێت خۆم شاید حاڵ من خۆم ئەوەیەکیانم کە ئێستا شنیار قساکە و زمانی نشکاوە لە دەمی خۆی و شنیارەوە وەرگرتووە چونکی من لە ماڵیانە نەبووم وتێتی ئەوای لێ کردم و سووتانومی کەسی تریش بۆ هاتووە هەروتێتی ئەوای لێ کردم بەڵام باوەڕ ناکەم ئەوانە بێن شاید حاڵ بن بەڵام ئەوە دوو کڕبوون لەوێ ئەمڕۆ هاتن هەموو کامێرەکان و کەناڵەکان ئاگیان لێ بۆ شاید حاڵ بوون کە ئەو سووتێنراوە و کەوتۆ بە عەرزا و زۆر هاواری کردو و 2 ماڵ لەو لای خۆیان و کوژانویانەتەوە هێوەرەکەی هێنایەتی بە خەستەخانە شنیار خۆی هەرڵێ خۆی چاک بوومەوە بتوانم هەڵسمەوە ئازاری زۆرە ئەم ئازارم لە کۆڵ بێت و هەر هەبەرداوام هاوارەکە دەڵێ خوای گیان ئەم ئازارە من بینیمەوە ئەم سووتانە من بینیمە هیچ کەسێ ئەو ئازارەی نەبێت بە شێوەیە سووتێنراوە گەر بیبینیت ئەیتر نازان بڵێم چی هەموو هەناسەیەکی کە ئەیدا بۆ کڕوزی لێت هەناسەی بۆ نەدووکەڵێتە دەرۆ لە لوتی دکتۆرەڵێ لە 185 سوتاوە و چاک بوونەوەی کەمە ئەتوانن بیبەنە ئێرانیش بەڵام نەیبەن باشتر عزێتی نەدەن لەبەرەوەی ئەگەری کەمە سیەکانیشی گرتوێتی ئەو سوتاوێ دووکەڵ چۆتە سیەکانی